ڕاستەوە خدای گەورە ئەو پارچە و دەستەی کە دایتێ مرۆڤ ئەمانەتە و نابی ئازار بدرێت. باشە ئەگەر بۆ قسەی لە خۆدان نابی بە شەر جغارەش بچێشی تێدەگەی کو ئەو قسانەکە بیران دێتە ڕامان کە دەڕێناوانی لە خۆیان دەدەن ئەوانەی کە جغارە چێشن زۆر شتێ مەسایل هەیە نەفەر ئازار دەستەی خۆی دەدا ئەمە لەگەڵەوەی دانینە لە خۆدان لەگەڵەوەی نینە لە خۆ نانە نەخێر بە هیچ نەواچی حەسەب تەعلیماتەکان کە ئەوان دایان نابوو ساعت 5 دەبای هەموو لێرە کۆبینەوە ساعت 6 و ئینشاءالله موشاکان بەڕێ دەکەون. لێرەش هەروەکی پرسیارت لەمەن کرد کە شوهەوای ئێرە چەند گەرمەوێ زۆر گەرمترا بەس لەوێ یعنی کە پێشوازیەکەیان یعنی نالین هەست بە گەرماکەی بکەین کە دەچین هەر جێک هەر تەبریدا یان دەمان بنەوە شوێنەی مانەوەمان موبارەدەی لێ و زۆر نەوعی فێنەکەرەوە نال هەست بە گەرماکەی بکەین. چەند ڕۆژ دەمینێنەوە؟ وڵای ئینشاءالله گە خواتەمەدە تقریبان 3 ڕۆژ 4 ڕۆژە. ئەوانە نەوەی پێغەمبەرن تێدەگەی یعنی ئەوانە معسوومن پێویست ناکە ها دەڕێن تائفێ دروست دەبیان و بابەتانە شیعادەتی لە خواردنەوە شتانەمان نیە الحەمدولله لە خۆدا نیشتەمان دیە ئەوەن دێتنەوەی پێغەمبەرە و بە زوڵم شەهید بووە لە قانون و تاریخی ئیسلام هیچ کەسێک نەبووە کەەوە چویەوە بکوژرێ و پارچە و ئەهلی البەیت هەموو لەناوبران کە ڕاستەوە خدای گەورە ئەو پارچە و دەستەی کە دایتێ مرۆڤ ئەمانەتە و نابی ئازار بدرێت. باشە ئەگەر بۆ قسەی لە خۆدان نابی بە شەر جغارەش بچێشی تێدەگەی کو ئەو قسانەکە بیران دێتە ڕامان کە دەڕێناوانی لە خۆیان دەدەن ئەوانەی کە جغارە چێشن زۆر شتێ مەسایل هەیە نەفەر ئازار دەستەی خۆی دەدا ئەمە لەگەڵەوەی دانینە لە خۆدان لەگەڵەوەی نینە لە خۆ نانە نەخێر بە هیچ نەواچی.